بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لێبێ خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی ژینگە پارێزی بە دیدارتان شاد دەبینەوە. ساڵانە لە دوو وەرزیجیادا نەمامگە حکومیەکان دەست بە بەرهەمێنانی نەمام دەکەن. لەگەڵ بارینی یەکەم باراندا چاندنی نەمام دەست پێ دەکات. لەم وەرزی چاندنەدا هەڵمەتی چاندنی هەزاران نەمام بەڕێوە دەچێت. بەڵام بەشێکی زۆر لەم نەمامانە وشک دەبن یاخود ئاو نادرێن و ناپارێزرێن. بۆیە بەهۆیەوە بەشێکی زۆر لەم نەمامانە دەفەوتێن. تایبەت بەم پرسە راپۆرت دەبینین و پاشان بە دوواداچوون دەکەین. بینەرمان بن. ساڵانە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ڕێگەی سی نەمامگەی حکومیەوە لە پارێزگا و قەزاکان 1 ملیۆن نەمامی باغداری و دارستانی جۆرا و جۆر بەرهەم دەهێنێت. کۆمپانیەکانیش ساڵانە لە نێوان 4 بۆ 6 ملیۆن نەمام و گوڵ هاوردەی باشووری کوردستان دەکەن. لە سەرەتای وەرزی زستانەوە چاندنی نەمام لەلایەن هاوڵاتیان و فەرمانگە حکومیەکان و گروپ و ڕێکخراوە ناحکومیەکانەوە دەست پێ دەکات. هەڵمەتی چاندنی هەزار نەمامی و 1 ملیۆنی لە ناوچە جیاجیەکانی باشووری کوردستان بەڕێوە دەچێت. بەهۆی دابشکردنی نەمام لەلایەن نەمامگە حکومیەکانەوە بەبێ وەرگرتنی هیچ بڕەپارەیەک و چاندنی نەمام بە شێوەی نازانستی و ڕەچاونەکردنی پلانی درێژخایەن و ئاونەدانی لە وەرزی هاوین و نەپاراستنی لە ئاگر و خواردنی لەلایەن ئاژەڵانەوە. خراپی جۆری خاکەکەی و دەستدرێژی ژمارێک لە هاوڵاتیان بەشێکی زۆر لە نەمامەکان لەناو دەچن و سەوز نابن و نابن بە درەخت. بەهۆیەوە زیانێکی زۆر بەرلایەنی گەشەپێدانی ژینگە دەکەوێت. ئەمە لە کاتێکدا بەپێی ئامارە نافەرمیەکان ڕێژەی سەوزایی لە باشووری کوردستان لە 12.4 کە بەپێی ڕێژەی ستانداردی جیهانی پێویستە ئەم ڕێژەیە لە 120 بۆ لە 130 بێ. بۆ ڕێگەگرتن لە بەهەدەردانی نەمام وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە کۆتایی ساڵی 2020 هەموو جۆرە نەمامێکی دارستانی وەک نەمامی باغداری و جوانکاری کرد بە پارە بۆ هاوڵاتیان و ڕێکخراوەکان و فەرمانگە حکومیەکان. لە پێناوبەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی و پاراستنی نەمامەکان بەشێک لە ڕێکخرا و کۆمپانیا و فەرمانگە حکومیەکان هەوڵیان داوە لە ڕێگەی میکانیزمی جیاوازەوە بە سوودوەرگرتن لە زانست و ئەزموونی وڵاتان هەڵمەتی چاندنی نەمام ئەنجام بدەن و ڕێژەی سەوزبوون لە هەڵمەتەکاندا بەرز بکەنەوە بۆ ڕێژەی لە 100%. لەلایەکی دیکەوە ڕێکخراوی سروشتی کوردستان لە پێناو زیادکردنی ڕێژەی سەوزایی و بەرزکردنەوەی بۆ ئاستی ستانداردی جیهانی و بەنەریتکردنی چاندنی نەمام و بایەخپێدانی لەلایەن هاوڵاتیان و کەمکردنەوەی گازە زیانبەخشەکان و ڕێگریکردن لە بەهەدەردان و فەوتان و سەوزنەبوونی نەمامەکان لە سەرەتای ساڵی 2019 پرۆژە یاسای پارکی نیشتیمانی پێشکەش بە پەرلەمانی کوردستان و وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کردووە. لە نەمامگەی سەرچنارم ئەمەوێت چاوم بە کاک دیاری خورشید بکەوێ لێپرسراوی هۆبەی نەمامگەکانی پارێزگای سلێمانی بۆی بزانین ساڵانە چەندێک نەمام بەرهەم هێنن و جۆری ئەو نەمامانە چییە کە بەرهەمێنن و چۆن بەسەر هاوڵاتیاندا دابەشی دەکەن.
کاک دیاریگانگەر پێمان بڵێ لە ڕێگەی ئەو نەمامگە حکومیانەی کە هەتانە ئێوە ساڵانە چەندێک نەمان بەرهەمەیەنن؟ بەڵێ ئەمە ساڵانە پێشتر پێش دروستبوونی قەیران نزیکەی ملیۆن یان ملیۆن زیاترمان بەرهەمێناوە، لەوەش نیوەی بۆ ڕۆشتن بووە کە بدرێت بە خەڵک بتوانرێت بچێنرێت. نیوەکەی ماوەتەوە بۆ ساڵی داهاتوو کە پێڵێ نەمامی مدەوریان ماوە. زیاتر هەر ئەوە نەبووە بڵێن لە ملیۆن بۆ ملیۆن، بەڵام لە ئەم ساڵانەی کە قەیران دروست بووە نزیکەی 500,000 نەمان بەرهەمەهێنرێت. ئەسام ساڵ 585,000 بەرهەمێنراوە، لەوە نزیکەی 300,000 بۆەوە بێت کە زەرعکرێت و دابش کرێ بەسەر پرۆژەکان بفرۆشتێت بە خەڵک. جۆری ئەو نەمامانی کە بەرهەمێهێنن چییە؟ نەمامەکانی ئێمە زیاتر نەمامی دارستانین، ئێمە نەمامی باغداریمان نییە، ئەوە بەشێکی جیاوازن سەر بە بڕێوەبەرایەتی باغداری. ئێمە نەمامی دارستانین، ئەو نەمامانن کە لە دارستانەکانە هەمیشە سەوزەکان بە تایبەتی وەکو سەر و سنەوبەر و تو لانگسترۆم و ژاڵە و بەڵاڵوک و بەڕوو، ئەوانەی بە تایبەت ئەوانەی کە لەگەڵ سروشتی کوردستانە وەکو غاباتی سروشتی خۆیان هەن، وەکو دارستانی سروشتی خۆیان زیاتر نەمامەکانمانەوە. ساڵانە هەڵمەتی جۆرا و جۆر ئەنجامەدرێت بۆ چاندنی نەمام لە ناوچە جێجاکانی باشووری کوردستان، بەڵام بەشێکی زۆر لەم هەڵمەتانە سەرکەوتوو نابن یان نەمامەکان سەوز نابن، ئاو نادرێن، ناپارێزرێن. لەسەر ئەمە بەڕێز قسە چییە؟ یان ئێوە وەکو هۆبەی نەمامگەکان چۆن ڕێگریتان کردووە لە بەهادەردانی ئەم نەمامانە؟ بەڵێ ئەوڵای ئەوە ڕاستیەکی بڵێن تاڵە ناخۆشە. پێشتر تەجروبەیەکی زۆرمان لەگەڵەوە هەیە، چەندین حملەی گەورەی نەمام ناشتن کراوە. دوای سەیرەکەی ئەو ئامانجەی نەپێکاوە کە هەڵمەتەکەی لە پێناوە کراوە، یان ئەو ڕەنج و ماندووبوونەی نەمامگەکان و کرێکار و هەمووی نابڵین بەشی زۆری بە فیڕۆ چووە. ئێمە دوای ئەو وەرگرتنی و تەجروبەیە تقریبان بۆ 3 ساڵ لیژنەی بە دوواداچوونمان دروست کرد و حتا کڵێشەی تەعاودمان لابووە کە ئەو کەسانی نەمامیان وەرگرتووە. ئێمە تاودمان پێداون کە بتوان ئاوی بدەن، سەرچاوی ئاویان هەبێت، بتوان خزمەتی بکەن، بیپارێزن، چ لە ئاگرکەوتنەوە چ لە ئاژەڵ. و خۆشببختانە لە دوای ئەو دروستکردنی لیژنەی بە دوواداچوونەوە ڕێژەی سەوزبوونی نەمامەکان یعنی جیاوازیەکی زۆری هەبووە لەگەڵ پێشووترا. ئەتوانم بڵێم بە تێک ڕاگەشتووەتە لە 180 نەمام سەوز بوو ئەوەی کە دابش کراوە و ئێمە هەموویمان بەداتالایە لە هۆبەی نەمامگەکانە بەڕێوەبەرایەتی دارستان و تاوان. ئەوەش دەورێکی گرنگی هەبوو لە پاراستنی نەمامەکان و بە فیڕۆنەچوونی ڕەنجی ئێمە. لەگەڵ کاک عەبدوڵڵام بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی ئەمەوێ پرسیاری لێ بکەم بزانم چۆن ڕێگری ئەکەن لە بەهەدەردانی ئەو نەمامانەی کە لەلایەن نەمامگەکانی حکوومەتەوە بەرهەمەهێنرێت و هەروەها قسەی چییە لەسەر ئەو هەڵمەتانەی کە ئەنجامەدرێ بۆ چاندنی نەمام بەڵام دواتر ئەو هەڵمەتانە سەرکەوتوو نابن یان بەشێکی زۆر لە نەمامەکان لە ناوەچن. کاک عەبدوڵڵا ڕۆژت باش. کاک عەبدوڵڵا لەسەرەوە قسەم بۆ بکەی پێم بڵێ کە ئەو نەمامانەی ئێوە لە ڕێگەی نەمامگە حکوومیەکانەوە بەرهەمی ئەهێنن چۆن ڕێگریتان کردووە لە بەهەدەردانی یان ئەوەی کە خەڵکانێک نەمامەکان ئەبەنە دەرەوە بەڵام دواتر ناچێنرێت یان سەوز نابێت، ئەمە چۆن ئێوە ڕێگریتان لێ کردووە؟ لە ساڵانی پێشووە پێشتر ینی لەوە بۆ ماوەی 10 ساڵە بێ ئێمە بەبێ بەرامبەر نەمامان دابش کردووە بەسەر هەموو خرا و دام و دەستگا حکوومەکان و
لایەنەکانی پێشمەرگە و هەموو ئەو لایەنانەی کەوا سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام وەکو تێبینیمان کرد ئەو نەمامانە زۆربەی بەهادەر ئەڕوا زۆربەی لە شوێنی خۆیان سەوز نابێت زۆربەی ئەگوێزێتەوە بۆ شوێنێکی تر لەو شوێنانە نییە ئێمە ساڵ بۆ حملەی ملیۆنیمان کردووە هەڵمەتەکان 1 ملیۆن دار زیاتر لە ملیۆنێ نەمامان ناشتووە دوایی پاش چەند ساڵ سێرمان کردووە ئەنجامی نەبووە ئەنجام سەوز بکردنەکە لەو ئاسیان نەبووە کەوا ئێمە ویستی بێتمان ئەوانەیە نیسبەتێکی زۆر کەمی سەوز بوو بێ ئەوانەیەکی هەمووی بەهادەر ڕۆشتووە و ئەر کۆماندوبوونەکانی ئێمە شەمووی بەهادەر چووە لەبەرەوە ئێمە پێشنیارمان کرد بۆ وەزارەت بۆ جەنابی وەزیر خۆی کاتە ئەم نەمامگەکە ئەمە نەمامگەی سەرچنارە پێمان وکە ئەو حاڵەتەکە ئاوایە ئێمە ساڵانە بۆ حاڵە و بەو بێ کرێکاری و بە بێ بودجەیە ئەتوانین بەرهەمێکی زۆری نەمان بێنین بەڵام وای لێ لەبەرەوە بەڕێزەوە بەپێی فەرمانی وەزارەتمان ئەم ساڵ هەمووی بوو بە بەرامبەر و هیچ نەمامێ بێ بەرامبەر ناڕاتە دەرەوانەیە بۆی ئەوەی کە نەمامەکە وەرەگری و ئەیبات نرخی بزانێ ئەم نەمامەکەەوە پەروەردە کراوە بەخۆ پەروەردە نکراوە بە خزمەتی ساڵێکی ماندووبوونی کرێکار و فەرمانبەری ئەم بەڕێوبەراتی ئێمە بەخێو کراوە و بۆی بتوانێت بە دڵسۆزانە ئیشی بۆ بکات و سەوزی بکات و خزمەتی بکات هوەری نەمام ئەوە نی بێڕوێنی هوەری ئەوەی خزمەتیکەی نەمام ڕواندن زۆر ئاسانە حەزەکە ساڵانەی مەمرێنی نەمامە ڕێنین بەڵام کە خزمەتی نەکرا و دوای ئەوە نەچوی بە دوای و ئاود نیە و خزمەتت نەکرد و نەتپاراست و بە دوایانە ڕۆشتی پاش 50 شەو دوومان بۆ خۆی وشگە بێت و کۆتاییەت کاکە بڵا قسە چییە لەسەرەوەی کە ساڵانە لە وەرزی چاندنە هەڵمەتی جۆرا و جۆر ئەنجامە درێت بۆ ڕواندنی نەمام بەڵام بەشێکی زۆر لەو نەمامانە سەوز نابن یاخود لە ناوەچن بەداخەوە ئەنی زۆر ئەیبیسێن منژ وەکو ئێوە لە زۆربار لە ڕاگەیانەکانە ئەیبینم یا لە تەلەڤیزیۆنەکانە ئەیبینم یا لە پەیجەکانە ئەیبینم خەڵکێکی زۆریە لە مناسباتی خۆیان جاری وایە ینی خەڵکمان دیواڵێ من لە ڕۆژی لەدایک بوون ماچمەوە دارە ڕێنم دارەکەی ڕوانووە شوێنەکە مەسەرەن ئەزانین کوێ شوێنەکە پاش 20 شەو چوونێتەوە سێن دارەکە وشک بووە ڕانەتی بەجێ هێشتۆ ڕۆشتۆش بە حسابی خۆی پروپاگەندێکی ڕاگەیاندنی بۆ کردووە کەوا دارێکی ڕوانەوەکەوا سەوزەکە بە تایبەتی لە شاری سلێمانی لەم شوێنەیەمەیە گۆیژە بووە بە مەڵبەندی ئەو شوێنە هەچی هەڵەسێ لە گۆیژە کاکە لە گۆیژە ئەوە نەمڕوان گۆیژە سەوزەکەین گۆیژە حملەی بووەکەین لێرەوە داواکارم لە هەموو بەڕێزانی ئەوەی کە ئانەوێ سەردانی ئێمە بکەن ئێمە شوێنەکەیان بۆ دیاری ئەەکەین هیچ نەبێ بۆی بتوانین ئەو شوێنە دوای ئەوان ئێمە خزمەتیکە نێڵین وشک وەکو خۆی نایێتەوە بەلایە بۆ ئێمە بتوانین خزمەتیکەین ینی دەتان نەشارمەوە بە فتێ لەمە و پێش کۆمەڵێک چوو بن 100 دار زەیتونیان لە گۆیژە ڕوانە بوو لەم ڕۆژانەیە کە چوو سەکەن بە کیسەکانەوە ڕانیان یان نایزانن ئیشی ئەو نییە لەبەرەوە ئەم هەر ئاوێ بدانشێت و لەبەر دەمی ڕانگەیان و یا کامێرەیە بڵێ وەڵا ئیشم کرد بەو شێوەیە نەگۆیجە سەوزە بێ نا بەرهەمیشیە بێ و دوایی هەمووی هۆکاری وشکبوونی نەماوانە بۆچی گەڕێنیتەوە نەمامەکان کە لە وڵاتی ئێمە خۆ دەزانی ئێمە ئێستا مەوسمی زەرع ئێستا ئەگەر زەرع بکەین مەسەن بیڕوێنین تامانی 5 و 6 و تاوەکو و بارانی ژەبڕێ کێشێ نییە بەڵام لە دوای ئەوە ئەنج ئەبێ بڕۆی بە دەوریا بڕۆی چواردەوری پێتەوانێ ئەبێ ئاوی بێت ئەبێ چواردەوری ئەبێ ئاگر بڕیکەی ئەبێ بیپارێزی لە هەموو بڵێن ئەو ئاژۆڵ و حیوان و ئەوەی کاکرێتە ئەو شوێنە لە زۆر شتیکە هەیە بێ بیپارێ جاری وای نەخۆشی ئەگرێت ینی ئەوە نازان وازان کە دارەکەمان ڕوان و ڕۆی ئیتر کۆتەوا بەخۆی سەوزە بێ گۆرە ئابێ و بە بێشێ ئەگەر بەوە وایە وایە ئێستا هەموو سلێمانی بەسە ئەومان حملە کردو ئەومان هەڵمەت کردو هەموو سلێمانی غاباتێکی چڕ بووە دەستخۆش بێ زۆر سپاس بۆ ئێوەش.
ڕێکخراوی سروشتی کوردستان یەکێکە لەو ڕێکخراوە ژینگە تایبەتمەندانەی کە تایبەت لە بواری پەروەردەی ژینگە و یاسای ژینگە کارەکات. ئەمەوێت یەکێک لە ئەندامەکانیان بدوێنم بزانم قسەیان چییە لەسەر چاندنی نەمام لە کوردستان و ئایا کاریان کردووە بۆ ئەوەی لە ڕێگەی پرۆژە یاساوە یان لە ڕێگەی یاساوە چاندنی نەمام لە کوردستان ڕێک بخەن. تایبەت بم پرسە لەگەڵ میوانەکەم خاتوو بەهرە عەبدوڵڵا گفتوگۆکەم. خاتوو بەهرە ڕۆژت باش. خاتوو بەهرە لە کوردستان هەڵمەتی جۆرا و جۆر بۆ چاندنی نەمان بەڕێوە چێ وەکو ڕێکخراوێکی چاودێری ژینگەیی بەسەر ئەم هەڵمەتانەوە ئایا قسەتان چییەوە؟ ئایا ئەو هەڵمەتانە سەرکەوتوو بوون یاخود سەرکەوتوو نەبوون و ئەو نەمامانە سەوز بوون یان وشک بوون؟ بەڵێ وەک دەبینین و دەزانین ساڵانە ڕێژێکی زۆر لە هەڵمەتی چاندنی نەمام و تۆ دەکرێت لە هەرێمی کوردستان لە سەرجەم شارەکان. بەڵام ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە بەداخەوە بڕێکی زۆر لەو چاندنانە سەرکەوتوو نابێ. ئەویش بە چەند هۆکارێک ئەتوانین بڵێن ئەو چاندنانە کە ئەکرێت لە دواترا چاودێری ناکرێت و بە هۆکاری نەبوونی ئاو یاخود بە ئاونەدانی و هۆکاری تری وەکو ئاژەڵ یا ئەوانە زەرەری پێ ئەگات و سەرنجام ئەو نەمامە ناتێ بەرهەم و ئەمەش ئەگەڕێتەوە بۆ کەمتەر خەمی لەلایەک و ئەو لایەنانی کە هەڵاستن بە چاندنی ئەم نەمامە توانین بڵێن وەکو هەڵمەتێکی میدیایی ئەمە ئەکرێت لەبەر ئەوەی لە دووە ترا لە مەرحەلەکانی دواترا چاودێری ناکرێت و هەلی بۆ ناڕەخسە کە ئەم نەمامە گەورە ببێت. ئێوەکو ڕێکخراوەکەتان کە ڕێکخراوێکی تایبەتمەندن بە بابەتی یاسای ژینگە هەوڵتان نەداوە بۆەوەی لە ڕێگەی یاساوە یان لە ڕێگەی پرۆژە یاساوە چاندنی نەمام لە کوردستانە ڕێک بخەن؟ بەڵێ بێگومان ڕێکخراوەکەی ئێمە ڕێکخراوی سروشتی کوردستان لە چەند ناوەندێک بەیدەیەک و ناوەندانە ناوەندی یاساییە و کاری ئەم ناوەندە دانانی پرۆژە یاسا و پرۆژەی ڕێنمایی بۆ ژینگەیە. لەو چارچەوەیدا ئێمە چەند پرۆژە یاسایەکمان نووسیوەیەکێک لەو پرۆژە یاسانی کە پێشنیازمان کردووە پێشکەشی سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانمان کردووە لە مانگی 4 ساڵی 2009 پرۆژە یاسای پارکی نیشتیمانیە پارکی نیشتیمانی دەستکرد. ناوڕۆکی ئەم پرۆژەیە چییە؟ ینی چی لەخۆگرێت؟ بەڵێ ئەم پرۆژە یاسایە پێشکەش بە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوە ئاویەکانیش کراوە. پرۆژە یاساکە بریتێ لەوەی کە بڕێک پارچەیەک زەوی تەرخان بکرێت بۆ دروستکردنی پارکێکی نیشتیمانی دەستکرد. ئەم پارچە زەوی لەلایەن وەزارەتی کشت و کاڵەوە دابین بکرێەوە لەلایەن وەزارەتی دارایی و بودجەی پێویستی بۆ دابین بکرێت بۆ دروستکردن و دیزاینکردن و ئیدارەدانی ئەم پارکە لەگەڵ دامەزانی بەڕێوەبەرایەتیەک بەناوی بەڕێوەبەرایەتی پارکی نیشتیمانی. ئەو ڕوبەرەش لە پرۆژە یاساکە کە دیاری کراوە بە پێی شوێنەکانە گۆڕێ وەک لە پارێزگاکان بڕی 500 دۆنم دیاری کراوە و لە قەزاکان 300 دۆنم و لە ناحیەکانیش 200 دۆنم و ئەم لە ناو پرۆژە یاسایە کە ئاماژەی پێکراوە چەند لایەنێک دیاری کراون بۆ چاندنی نەمام لەم پارکەدا. یەکێک لەو لایەنانە ئەو کە هەر منداڵێکی تازە لە دایک بوو کە لە دایک ئەبێ پێویستە لەلایەن خەزانەکەیەوە نەمامێکی بۆ بچێنرێت و ئەو کەسانی کە پرۆسی هاوسەرگیری ئەنجامەدەن ساڵانە دەرچووی زانکۆپی مانگاکان و ئەو کۆمپانیانی کە هاوردەی ئۆتۆمبیل و ماتۆرسکیلەکەن بۆ ناو کوردستان وەرکە سولانێکی تر لە هەر بۆنەیەکی تر بێت کە بۆنە نیشتیمانی کۆمەڵایەتی و ئاینیەکان پێویست بە چاندنی نەمامکیان هەستن لە چاندنی نەمام پێویستە لەم ڕوبەرەیە بیچێنن چونکە بەڕاستی ئەم ڕوبەرە زەویە کە تەرخان کراوە بۆ ئەم پارکە دروستکردنی ئەم پارکە ئەتوانین بڵێن ڕێژەیەکی زۆری سەوزایی بۆ شارەکان فراهم بکات وا ئەکات کە ئەو نەمامانە کە ئەچێنرێت دوور بن لە ناو ناوچوون چونکە لەلای ئەو بەڕێوەبەرایەتی کە لە پرۆژە یاساکە ئاماژەی بۆ کراوە ئەو ئیشی و بەڕێوەبەرایەتە چێ ئیشەکانی بریتێ لە پاراستنی ئەو نەمامانە چاودێریکردن و ئاودانیان و هەروەها نووسراوی ڕێگەپێدان بۆ ئەو کەسانی کە ناچار کراون بە چاندنی نەمام لەم پارکەدا هەتاکو نووسراوی ڕێگەپێدانی ئەم لایەنیان پێ نەبێت هیچ مامەڵێکی یاساییان بۆ ئەنجام نادرێت. واتەی وەتانەوێت لە ڕێگەم پرۆژەوە حکوومەت شوێنێکی تایبەت تەرخان بکات و لە ڕێگەی بەشداری پێکردنی هاوڵاتیان بەو شێوانی کە ئاماژەت پێکرد هاوڵاتیان بەشداری بکەن لە چاندنی نەمامە واتە شتێکی دوولایەنێ لە نێوان هاوڵاتی و لە نێوان حکوومەتە. بەڵێ ئەوەی کە لەسەر حکوومەتە دابینکردنی زەویەکەیە و چاودێریکردنی ئەو دامزانی ئەو بەڕێوەبەرایەتیە بۆی کامش بێگومان پێویستی بە بودجەی پێویست هەیە و لەگەڵ ئەوەشدا ئەتوانی ئامانجمان لەم پرۆژە یاسا ئەوەیە کە بەنێریتکردنی چاندنی نەمام و پاراستنی پرۆژە گەیشتۆ بەکوێیان وەڵامی پەرلەمان و وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو بۆیەوە چی بووە؟ بەڵێ پرۆژەکە ئێمە پێشکەشی فراکسیۆنەکانی پەرلەمانمان کردووە تاکو ئێستا فراکسیۆنی یەکگرتوو لەگەڵ
چەند ئەندام پەرلەمانێکی تر واژوان لەسەر کردووە بۆ بکرێتە بەرنامەی کارەوە بەڵام تاکو ئێستا دەداخەونەتەوە بەرنامەی کار. ئێمەش لێرەوە هیوادارین کە فراکسیۆنە جیاجیەکانی پەرلەمانی کوردستان و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو پاڵپشتی لەم پرۆژە بکەن و هیوادارین لە داهاتوویەکی نزیکە ئەم پرۆژەیە ببێت بە یاسا و کاری پێ بکرێت. دەستی خۆش بێ، زۆر سپاس ماندوومان کردیت. ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیە سیدیۆ 21 ساڵەدا مەزراوە و لە گشت بوارەکاندا کار ئەکات بۆ گەشەپێدانی کۆمەلگا و جیا لەوە یەکێکە لەو ڕێکخراوانەی کە بەشدارە لە سەوزکردنی گۆیژە. ئەچمە لای میوانەکەم دکتۆر عەلی کە یەکێکە لە ڕاوێژکارانی پرۆژەی سەوزکردنی گۆیژە بۆ ئەوی پێمان بڵێ بزانین جیاوازی ئەم هەڵمەتەی سەوزکردنی گۆیژە لەگەڵ هەڵمەتەکانی تری چاندنی نەمام لە باشووری کوردستاندا چییە؟ دکتۆر گیان ڕۆژت باش. دکتۆر لە ڕابردووە هەڵمەتی جۆرا و جۆر ئەنجام دراوە بۆ چاندنی نەمام و بە تایبەتیش بۆ سەوزکردنی گۆیژە، بەڵام بەشێکی زۆر لەو هەڵمەتانە سەرکەوتوو نەبوون یان بەشێکی زۆر لە نەمامەکانە ناوچوون. ئایا ئەم پرۆژەی سەوزکردنی گۆیژەیە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ هەڵمەتەکانی ترا؟ بەڕاستیەوەی کە ئەم پرۆژەی جیاکاتەوە لە پرۆژەکانی ساڵانی پێشتر تقریبەن بەنسبەت گۆیژەوە لە ساڵی نهایەتی چلەکانە دەست پێکراوە بە دارچاندن. بەڵام ئەوەی کەم پرۆژەی جیاکاتەوە لەوانی تر چەند خاڵێکایە. یەکێ لەوانە بە تەختیت کراوە بۆ نمونە بڵێن قایمقامێت و پارێزگاری سەپەرشتیەکەن لەگەڵ بۆ دێکی ڕاوێژکاریە مەسەن لە چەند شوێنشتی بەشداری جاگرۆ شارەوانی قاباتوانە لە هەمان کاتیشا بڵێن ئەوەی کە جێبەجێەکە کۆمپانیاکانن دەستخۆشان لێگەن ئێمە ئەوان تەمیلی بڵێن پارێ و شتەکەکەن ئەوەی کە جیاوازی لەماکە بە پلانێکی باش دانراوە دووەم خاڵ ئامادەکاری بۆ کراوە بۆ نمونە ئەو ڕۆکانی کاڵ بژێراوە بە شێوەیەکی زانستی هەڵبژێراون ئەو ڕۆکانە بڵێن کە لە کوردستانە هەن و سەرکەوتوو لە شوێنەکەیە. خاڵێکی تر بڵێن چەند تەکنیکی شتیا بەکارهاتوو بۆ نمونە بڵێن کەنتۆرەکان بە شێوەیەکی زانستی کراونەوەنە چاڵەکان بە شێوەشی بڵێن زانستی بە شێوەی خۆڵێکی دیاریکراوە باش کراون لە هەمان کاتشا بڵێن ئەو گڵی خۆی باش نییە هەموو چاو بڵێن گڵێکە ڕێژەی کاربناتی کالیسیۆمی زۆرە ئێمە هاتوون تێکەڵێکمان بۆ کردووە لە قۆم و لە پەین و لە پەین یاژاڵی بڵێن لەگە گڵی کشتتوکاڵە بە یەک تێکەڵ کراوە هەرێکە بڵێن 6 خاکە نازیەکرێ لە هەمان کاتە بڵێن تەکنیکی تر بەکارێنین مادەیەکە پێوتێت جێڵ پلانجێڵەکە بڵێن ئەم مادەیە توانای مژینی 400 ئەوەنەی حجمیان وەزی خۆی ئاوەیە ئەم مادەیە بڵێن لە تێکەڵێکەکە گڵەکاوەکەین دەوری بەری نەمامەکان توانای ئەوەیە سەی چل ئاودان بڵێن لە ساڵێکا کەم کاتەوە بۆ نەمامەکان لە هەمان کاتە ئەو بارانەی کابارێن ئەوە کادرێ لە دەوروبەری ڕێگی نەمامەکان کوی کاتەوە ڕێگی نەمامەکان ئیسفادەی لێکە لە هەمان کاتە بڵێن خاڵشتری جاوی لەم پرۆژەیە ئەوەیە بە شێوەی عشوایی نەکراوە بۆ نمونە محاولە کراوە مەسەن زیاتر جوانی وەک باگراوندێکی سلێمانی بڵێن جوانی شاخەکە دەرکرێت بە پەڵەپەڵە بۆ نمونە ئەو ڕەنگی و ڕۆکانی کە هەڵبژێراون جیاوازە لە پەڵەیشتر بە شێوەی پارچە پارچێکی بڵێن عزوی کراوە بۆ نمونە بڵێن هەیە ڕەنگی سوورە هەیە مەسەن گەڵاکەی زەر دکتۆر ئەمە لە ڕووی جوانکاریەوە بەڵام ئەبێت ینی ئەو وەڵامە وەربگرمەوە ئایا ئەم هەڵمەتە توانین بڵین هەڵمەتێکی سەرکەوتووە بێت بە پێ و پلانێکی ئەوداتان ناوە؟ والله ئینشەڵڵا تەمەنای بۆکەین کە سەی 90 بۆ سەی 95 سەرکەوتوو بێ یەکێک لە خاڵی جابەکانی تر بڵێن ئەم پرۆژەی ئەوەیە هەرەوە نییە مەسەن نەمامەکان بچێنی واز لێ بێن ئەو کۆمپانیانە خۆشبەختانە بڵێن کە جێبەجێکن 3 ساڵ خزمەتیەکەن لە ماوەی 3 ساڵا بڵێن ئاودانی وەداوی نەکەن لە بەهارە بڵێن گشوژاکانی دەرمان نەکرێت گشوژاکانی فۆتی بۆی نەسووتێ لە هەمان کاتا بڵێن خاڵشتری ئیجابی ئەوەیە لەم بڵێن پرۆژەیە ئەگەر نەخۆشی بگرێن بڕۆکان نەخۆشی بڵێن معالەجەیەکرێ مکافحەی نەخۆشیەکان نەکرێت لە هەمان کاتیا بڵێن هەڵپاچین بۆ نەمامەکان نەکرێ مەسەدیان بۆ دانرێ بۆی نەمامەکان خوارد نەبن بۆ نمونە بڵێن ئەوانەی کەوشکە بن لە ساڵی 2023 چێندرێنەوانێ یعنی ئینشەڵڵا تەمەناکەین کە پرۆژێکی متەکامل بێ و یعنی سەر و سەی 90 بڵێن
پرۆژەکە سەکوتن بەدەست لە دوای 3 ساڵەکەی ڕادستی حکوومەت دوای مثلا تەسلیم بە بڵین دارستان و پاوانی سلێمانیەگرێتەوە ئاسە پەرشتەکە هەر ڕۆکێک بڵێن 3 ساڵ لەو کەشا خزمەت بکرێ تەسەوەرەکەم یانی سەی هەفتا سێشتا خۆی بگرێت تەبەن ئیدامەیە ساڵین داهاتوش بەڵام لە خەمە ڕەخسێت چۆنەڵی دەستی خۆش بێ دکتۆر ئێمە هیوادارین کەم هەڵمەتە جیاواز بێ لە هەڵمەتەکانی تر و وەکو هەڵمەتەکانی تر ئەو نەمامانەی کە ئێوە کاری بۆکەن بۆ چاندن و بە سەوزکردنی بە فێڕۆنە ڕادیا خود وشک نەبن و هەموو ئەوەی کە بەڕێزت باست کرد بۆ جۆرە بێت و لە ڕووی پراکتیکی شێوە ئیش لەسەر و لایەنە بکرێت دەستی خۆش بێ و زۆر سپاس بۆ هەڵمانکار و خزمەتی نەمامەکان ئێمەش بە هیواین دەستان خۆش بێت. لەگەڵەوەی ساڵانە هەڵمەتی جۆراوجۆر بۆ چاندنی نەمان بەڕێوە دەچێت بەڵام بەشێکی زۆر لەو نەمامانە لە ناو دەچن و دەفەوتێن بۆیە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو ڕێنمایی تایبەتی دەرکردووە بۆ ئەوەی کە لەم ساڵەوە نەمان بەبێ بەرامبەر دابش نەکرێت بەسەر هاوڵاتیان و فەرمانگە و ڕێکخراوە ناحوکمیەکان و ڕێکخراوەکانیش میکانیزمی جیاوازیان گرۆ دەبەر بۆ ئەوەی نەمامەکان سەوز بن و بیپارێزن لە فەوتان و هەروەها کاریان کردووە بۆ ئەوەی کە لە ڕێگەی پرۆژە یاسایەکەوە چاندنی نەمام لە باشووری کوردستان بە یاسا ڕێک بخرێت تا بەرنامەیەکی تری ژینگەیی بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ.